من دەزانم هاوڵاتیان من چێژ دەکەمکردنەوەی ڕێکارەکانی بەرەگاربوونەوەی کۆرۆنا دەگرن و کاتەکانی خۆیان بەسەر دەبن. ئێمە بەرپرسیارین لە ژیانی هاوڵاتیانمان بۆیە بە هەموو توانامانەوە هەڵی پاراستنیان دەدەین و بەردەوام ڕێنمایی تەندروستیان پێشکەش دەکەین. ئێستا ڕێکارەکان کەم کراونەتەوە، بەڵام پێویستە هاوڵاتیان ڕێنمایی تەندروستەکان جێبەجێ بکەن و پێشەڵی نەکەن. So that all of us can keep moving forward so that we never ever go backwards. That's really, really critical. مرۆڤ زۆر پیرۆزە و پێویستە پارێزگاری لە خۆی بکات، بە تایبەتی لەم دۆخەی ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆتەوە. لەسەر هاوڵاتیان پێویستە ڕێنماییە تەندروستیەکان لە بەرچاو بگرن و نەبنە هۆی توشکردنی کەسانی تر.